ئامادەکاریەکانی کورد بۆ ئەگەری هەموارکردنەوەی دەستوری عێراق بەردەوامە و لەو چوارچێوەیەدا حکومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی کورد لە لیژنەی هەمواری دەستور بە بەشداری شارەزانی دەستوری کۆنفرانسێکیان ساز کرد و لە کۆنفرانسەکەدا 6 گروپ بۆ پێدانی سەرنج و ڕێنمایی بە نوێنەرانی کورد لە لیژنەی هەمواری دەستور پێک هات. حکوومەتی هەرێم و بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و شارەزایەکان وەرکشۆپێکمان کرد سەبارەت بە ئەگەرەکانی هەموارکردنی دەستور و ئەو ئامانجانەی کە لە پشت هەموارکردنە چیەوە هەڵوێستی هەرێمی کوردستان لەم بارەوە بۆیە خۆشبەختانە هەنگاوی باشنرا و 6 کۆمیتە لیژنە پێکهێنرا بۆ دراستکردن و پێشکەشکردنی ڕاستپاردا بۆ لیژنەی باڵا کە حکوومەتی هەرێم دایمەزراند بوو بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم. ئەندامێکی لیژنەی هەمواری دەستوریش دەڵێت کۆبوونەوەکانیان بەردەوامە بەڵام تا ئێستا دەستیان بە هەموارکردنەوەکە نەکردووە. تا ئێستا ئێمە کۆمەڵی کۆبوونەوەمان کردووە وەکو کاک دکتۆر یوسف ئاماژەی پێدا 6 کۆبوونەوە کراوە لەگەڵ سندیکاکان لەگەڵ سیاسەتمەداران بەڵام تا ئێستا نەگەیشتوونێتە سەر ئەوەی بە تەواوی بڵین لەم مادەیەوە دەستمان پێ کردووە خەریکی داڕشتنەوەی پلانێکین لە گەڕانەوەمان بۆ بەغا لە یەکەم دانیشتنی ئەو لێژنەیە کە بزانین لەکوێوە دەست پێ ئەەکەین ئایا هەرموو مادەکان هەموارەکرێتەوە یا چەند مادەیەک هەموارەکرێتەوە ئایا بپی مادەی 126 کارەکانمانەکەین یا مادەی 142 کە ئێستا بۆتە جەدەلێک لە شقامی سیاسی عێراقا. سەرۆکی فراکسیۆنێکێتیش لە ئەنجومەنی نوێنەران باس لەوە دەکات ڕووداوەکان هەمویان ئاماژە بۆ پێویستی دروستکردنی فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانی لە بەغدا دەکەن. وڵی هاوپەیمانی نیشتیمانی یعنی تێناگەم ینی حزب سیاسیەکان لەم ئەحداسانی کێسا لەناو عێراقا ڕوو ئەیات لەم ئەحداسە قورسانە زیاتر چاوەڕی چی ئەکەن کە تێبگەن هاوپەیمانی کوردستانی ضرورە و یەکڕیزی کورد و خیتابی کوردی ضرورە چونکە هیچ حزبێکی کوردستانی نییە هەر چەندێک بێت ژمارەکەی بتوانێت بە تەنیا بەرەوڕووی ئەم هێشە گەورەیە بێتوانێت کە لەسەر هەرێمی کوردستان هەیە. شارەزایانی دۆخی عێراق و ئەندامانی لیژنەی هەمواری دەستور کۆک بوون لەسەرەوەی کە دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی کاریگەری لەسەر پرۆسەی هەمواری دەستور نابێت بەڵام کەمێک پرۆسەکە خاو دەکاتەوە. هاوکات بە گرنگیشیان زانی زەمینەی پێکەوە کارکردنی لایەنە کوردستانیەکان لە بەغدا بڕەخسێت و ڕاوسەرنجی شارەزایانیش بە بەردەوامی وەربگیرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.